بازرگانی کردن بە چەک و تەقەمەنیەوە بازرگانی بە چەک و تەقەمەنیەوە دەکەن لە سووری گەرمیان و ڕەوانەکردنی بۆ سلێمانیوە ئەوم بە چەک و تەقەمەنیە لە دەروی سووری کوردستان داخل دەکرێت. هێزەکانمان لە ئاسایشی گەرمیان دەست بەجێ دەستیان کرد بە کۆکردنەوەی زانیاری و تەواو و لێکۆڵینە لەو بارەیەوە توانرا زانیاری سەرەتاییەکان دەست بکەوێت. چەند ڕۆژی ڕابردوودا لەلایەن هێزەکانمان لە زاڵگەی ساڵاغای بەڕێوەبەری ئاسایشی گەرمیان توانرا دەست بگێت بەسەر ئۆتۆمبیلێکی جۆری توێتا پرادۆدا کەوا ئەم ئۆتۆمبیلە شوێنێکی حەشاردانی چەک و تەقەمەنی و مەوالی قاچاقی دروست کرد بوو. لە نێو ئۆتۆمبیلەکەدا توانرا دەست بگێت بەسەر بڕێکی زۆر چەک و تەقەمەنیدا وەکو خۆتان لە وێنەکە پێشتر بە چاوی کامیرەکانی خۆتان بینیتانە. لە لێکۆڵینەوە سەرەتاییدا توانراوە چەند کەسێک دەستگیر بکرێت. 4 کەس بە تۆمەتی بازرگانیکردن بۆ بە چەک و تەقەمەنی دەست بکرێت بە پێی مادەی 21 چەک. ئەم 4 تۆمەتبارە بە پێی مادەی 21 چەک لەلایەن بەڕێزگادۆری لێکۆڵینەوە ڕاگیران و لێکۆڵینە لەگەڵدا کراوە. هەروەها فەرمانی دەستگیرکردن بۆ 3 کەسی تر دەرکراوە کە 2 کەس لەو تۆمەتبارانی فەرمانی دەستگیرکردیان بۆ دەرکراوە عەرەب. ئەو چەک و تەقەمەنیانە لە ناوچەکانی ناوەڕاست و خواری و عێراقەوە بە شێوەی قاچاق هاتوۆتە گەرمیان و لێرەشەوە بەتەما بوون بیگوازنەوە بۆ سلێمانی لەوێ ساغێتکردنەوە بە شێوەی قاچاق. ئەوانەی دەستگیر کراون و ئەوانەشی کەوا فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەرکراوە. دەستگیرکراوەکان 2 کەسیان دانیشتووی سلێمانی بەڕێگەز کوردن، 2 کەسیشیان کەوا دەستگیر کراون بە پێی مادەی 21 چەک کوردن و دانیشتووی سنووری کەلارن. 2 کەس لەوانەی کەوا فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەرکراوە دەستگیر نەکراون بەڕێگەز عەرەب و خەڵکی خواروی دەرەوەی سوودی هەرێمی کوردستان. چەکەکان لە جۆری چەکی CM4 32 دەمانچەی ئەمە جۆر 4 کلاشینکۆڤ 6 بڕنەو 1 سیمینی.